ئستاتیکای وڵاتی خۆری 11هەمین پێشانگای تایبەتی شێوەکار سامان ئەبوبەکرە کە ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە کرایەوە و بڕیارە 5 ڕۆژ بخایەنێت کە تیایدا هونەرمەند سامان ئەبوبەکر نوێترین تابلۆ هونەریەکانی تیادا نمایش کرد کە گوزارش بوون لە سروشت و کللتوری ڕەسەنی کوردی. سەرتا خۆشحاڵم بە ئامادەبوونتان بەڵێ 25 دا من هەمان پێشانگام لە کەرکووک کردەوە و ئێستا 26/11 لە سلێمانی کردومەتەوە و بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێ کەواتە تا پێنجشەمە بەیانی و ئێوارە کراوەیە. دیارە من خەڵکانێکی زۆر ئاشنان بە تابلۆکانی من خوازیارن برادرانی هەولێرش خوازیار بوون پێشانگاکە بەرمایەوێ و کۆنتاکتێکشم هەیە لەگەڵ نقابەی هونەرمەندانی عێراق کە پێشانگاکە بەرمە بەغداش بەس ئەوەی تر نازەم تا چەند سەرەگرێ. بەڵێ من ئەمە 11مین پێشانگامە. ئەم پێشانگایە 41 تابلۆی قەبارە جیاواز بە ڕەنگی ڕۆنی لەسەر کانڤاس لە خۆگرتووە. دیار کۆنسێپتی ئەم پێشانگایە گەڕانەوەی بۆ باوەشی خاک و گوزەرێکە بەناو دیمەنە دڵڕفێنەکانی کوردستان. بەڕاستی ئێمە زۆر دۆڵەمەندین لە ڕووی سروشت و دیمەنی جوان و دڵڕفێن. کورد لە ناو ئەم هەوا و خاکە گەشەی کردووە. ئەگەر ببینی ڕنگدانەوەی ئەم کەش و هەوا و جوانیە لەسەر هەموو تاکێکی کورتەیە هەر لە سەلیقەی جلوبەرگ و دیزایانی خان و ئەگەر ببینی لەگەڵ جنوبی عێراقا زۆر فەرقی هەیە. ئەوە کە بەڕای من کاریگەری ئەم سروشتە جوانەیە کە بووە بە بەشێکی گرنگ لە کولتوری کورد. پێم وایە ئەوەی کە کوردی هێشتۆ لەسەر خاکی خۆی ئەوە کولتورە بەهێزەکەیەتی کە سەر ڕایەوەی کە دابەش بووە بە 4 بەش و سەرڕای ئەو هەموو قات و قڕی و ماڵوێرانی و دەرکردنەوە بەس هەر لەسەر پێی خۆی ماوەتەوە. من هەمیشە کارەکانم بە 2 ئاراستە نمایش کردووە. ئاراستەیەکیان باس لە ئێش و ئازاری و مەینەتی میلەتەکەم کردووە و ئاراستەیەکی ترش باز لە ستاتیکا و جوانی نیشتیمانم کردووە کە وەکو لەم پێشانگایە بینی 41 تابلۆی تیان نمایش کردووە.